يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پشتیوان بە خوای پەروەردگار لە وتاری ئەمڕۆدا بۆ تەواوکردنی زنجیرە باسەکەمان بە ناونیشانی خۆشیەکانی ژیانت بپارێزە. لە ئەڵقە و بەشی سێیەمی ئەو زنجیرە باسەدا ئەمڕۆ لە خزمەتتاندا دەچینەوە خزمەت قورئانی پیرۆز. ڕێنیشاندەرمان تەنها قورئانە، شافی و کافیە، جامیع و مانیعە. ئەگەر ئینسان بێوێ بەختەوەری دنیا و قیامەت بێ و تەواوی زانستەکان لە هەموو بوارەکاندا کۆ بکاتەوە، تەنها یەک کتێبی بەدەستەوە بێ، قورئانی پیرۆزی بەسە. خۆشیەکانی ژیانت بپارێزە بەوەی کەوا خراپەکاران لێت تێک بدەن. دوو جمعەی ڕابردوو لەسەر ئەو بابەتە قسەمان کرد لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. بەویستی خوای پەروەردگار ئەمڕۆش ئەو بابەتە زیاتر ڕوون دەکەینەوە و دەڵین لە خاڵی یەکەمدا هەمیشە پەنا بگرە بە خوای پەروەردگار. یەکێک لە سوورەتە هەرە گەورە و پیرۆزەکانی قورئان ناوی سوورەتی ئەلفەلەقە. سوورەتی فەلەق بەپێی ڕەئی زۆربەی زانایانی قورئان لە مەککە هاتووەتە خوارەوە، لە شاری مەککە هاتووەتە خوارەوە. هەندێکیش لە زانایان دەفەرمون سوورەتی فەلەق لە مەدینە هاتووەتە خوارەوە، بەڵام ئەوانەی کە ڕەئیان وایە هەر لە سەرەتای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قورئانی بۆ هاتووە لە مەککە، ئەم سوورەتە پیرۆزە هاتووەتە خوارەوە، سوورەتی قل ئەعوذ برب الفەلەق. بەڵام جەنابتان کە الحەمدولله زۆربەتان قورئان خوێنن کە قورئان دەخوێنیتەوە، ئەبینیت لە کۆتایی قورئاندایە سوورەتی فەلەق، لە دوای سوورەتی ئیخلاس سوورەتی فەلەق، ئەنجا سوورەتی ئەنناسمان هەیە. بۆچی تەرتیبەکەی ئاوا هاتووە؟ ئەگەر سەیری موسحەفەکە بکەی، قورئانەکە بکەی و زنجیرەی سوورەتەکان بکەی، بەڕێزان تەماشاکەن سوورەتی فەلەق لە تەرتیبی سوورەتەکانی قورئاندا لە دوای سوورەتی ئەڵضوحا، ئەشەرەح، ئەننەسر هاتووە. قورئان تەرتیبەکەشی هەمووی حکمەتە. پێمان دەڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، چونکە سوورەتەکە بە قول دەست پێ دەکات، فەرمانە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ یەکی ئومەتی ئەو خۆشەویستە. دەفەرمێت لە دوای ئەوەی کە خوای پەروەردگار ئەو خۆشیانەی ژیانی دنیا و سەربەرزی قیامەتی پێبەخشی، لە سوورەتی ضوحادا ووەجەدەکە عائلا فەئەغنا، ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕۆژگارێک تۆ زۆر هەژار بووی، خۆت لەبیرتە کە شوان بووی بە چەند دەرهەمێکی کەم لە شی و دۆڵەکانی مەککەدا شوانیت دەکرد، منداڵێک بووی ووەجەدەکە یەتیمەن فەئاوە، خۆت بیرتە کە منداڵێکی بێباوک بێدایک بێباپیر بووی، پەروەردگار داڵدەی دای حەواندیەوە، هەستن نەکردکەوە بێکەسی، هەژار بووی دەوڵەمەندی کردی بە ماڵی خەدیجە بە بازرگانیکردن، بە دەستپاکی و بە ڕازگۆیی و بە ئەمانەت پارێزیەکانت خوا دەوڵەمەندی کردی، ئەم خۆشیانەی پێبەخشی. کاتێک کەوا وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ناوی بەرز کردیەوە، ناوی محەممەدێک لە شارێکی وەکو مەککەدا بە هەموو جیهاندا بڵاو بووە، ناوێکی نەمر حتا قیامەت هەموو ڕۆژانە هەموو دەقە و سەعاتێک دەوترێتەوە و هەرگیز کۆمبوونی بەسەردا نایە. کاتێک کەوا ڕۆژگارێک بوو لە مەککەدا لە داری ئەرقەما، خۆت و موسڵمانان بە دزیەوە یەکتریتان دەبینی، ئەم قورئانە بەچ بڵاو دەبووان و نەدان دەتوانی بە ڕۆژی ڕووناک بە نوێژی نیوەڕۆ بە ئاشکرا دەنگی لێ بەرزکەن. ئەوەی قورئانی بە ئاشکرا بخوێندایە سزا دەدرا، لێی دەدرا، پێیدا دەدرا، دەکوژرا. ئێستا خوای پەروەردگار فەتحی مەکەی هێناوەتە پێشەوە، ئیسلام بە شەرق و غەربا بڵاو بۆتەوە. وەڕەئەیتە الناس یەدخولون فی دین الله ئەفواجا، کۆمەڵ کۆمەڵ ئەو خەڵکە دێن و ڕوو لە ئیسلام دەکەن و پەیتا خەڵک بە ئارەزووی خۆیان دێن مسڵمان دەبن، ڕۆژ بە ڕۆژ مسڵمانان زیاد دەبن و بە هەموو دنیادا بڵاو دەبنەوە. ئاواتی هەرە گەورەت ئەی پێغەمبەری خۆشەویست هاتە جێ و دڵت ئیسراحەتی کرد. کاتێک خوا ئەم هەموو خۆشیانی پێبەخشی، خوای گەورە فەرمووی قل ئەعوذ برب الفەلەق، ئەمجا ئاگادار بە
لە هەژاری ڕزگارت بوو دەوڵەمەند بووی، لە بێکەسی ڕزگارت بوو کەسداری، لە هەتیوی ڕزگارت بوو گەورە بووی پێگەیشتی، ناودار بووی، پلەدار بووی، پایەدار بووی، ئاواتت هاتە جێ و دینەکەت کە قەتیز مابوو لە چەند ژوورێک و ماڵەکە ئێستا بە هەموو دنیادا بڵاو دەبێتەوە. لەم کاتەدا قل ئەی محەممەدی خۆشەوی صلی الله عليه وسلم بڵێ تۆش ئەی ئیماندار یەک بەیەکی ئێمە بیر لە ڕابردووت بکەوە کە لە چ ژیانێکی نەهامەتی و ناخۆشی داوی کە ئێستا خوا ڕزگاری کردووی، ناوت هەیە، نانت هەیە، پێگەت هەیە، پارەت هەیە، خۆشەویستی ناو خەڵکی، ماڵ و منداڵت هەیە، خانە و لانت هەیە، کار و کەسابەت و بازرگانیت هەیە، ئۆتۆمبیل و سیارەی خۆتت هەیە، ئاگادار بە، شەهادەت هەیە، خوێندەواریت هەیە، نمرەت هەیە، حرمەت و ڕێزت هەیە. لەو کاتەدا تۆش ئەی ئیماندار قل بڵێ ئەعوذ برب الفەلق، پەنا دەگرم بە پەروەردگار. الفەلق مفسرین دەفەرمون بە پەروەردگاری بەری بەیان، ئەو کەسەی کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالە شەوگاری تاریکی شەو شەق دەکا و ئەو ڕووناکیە بەیانێ بەو شێوە جوانە دێنێ. جا بەڕاستی ئینسان ئەگەر نوێش خوێنی بەیانیان بێ و ئەهلی مزگەوت بێ لە بەیانیاندا بەڕاستی تام و چێژێکی تایبەتی دەکا کە سەیرەکەی ئەو تاریکە چۆن دەڕەوێتەوە، چۆن ئەو بەری بەیانە نازانی ئینسان چۆن وەسفیکە. بەداخەوە لەم زروفەدا زۆر خەڵک مەحرومە لە بینینی ئەو دیمەنە جوانە کە بەیانی دێیتە دەرەوە چەند دیمەنێکی سناسک و جوانە. وەڵڵاهی ئیسلامی ئێمە هەمووی خێر و بەرەکەتە. بەیانیان لە ماڵ وەرە دەرەوە کاتی نوێژی بەیانی بانگ دەدات چ دیمەنێکی سەرنجڕاکێشە کە ئەو تاریکی شەوە شەق دەبێ و گزنگی بەیان دەردەکەوێ. خوای پەروەردگار ئەوەمان ببیر دەخاتەوە. ئەمە بە چێ دەکرێت؟ بەس بە ئەڵڵا. جا فەلەق قورئان تەفسیری خۆی بۆ خۆی دەکاتەوە. سەیری سوورەتی ئەنعام الأنعام آياتي 95 و 96 كان برزان خوای گەورە دەفەرمێ إن الله فالق الحب والنوى. بیرکەوە ئەی ئیماندار ذاتی الله سبحانه وتعالى ئەو زاتە بەدەسەڵاتەیە کەوا قەڵیشێنەری دەنکەتۆر و دانەوێڵە و ڕووەکەکانە. سەرنجت داوە دەنکە گەنمێکی ڕق چەند ڕقەبی خەبەردانت بزانە بۆ لەت نابێ. لەم کاتەدا ئێستا وەرزی پاییز و بارانبارینی پەڵە بەویستی خوا دەست پێ دەکات. ئەو تۆوەڕەقە چۆن فڕێدێتە ناو ئەو گەنمەوە ئەو زەویەوە بەبێ ئەوەی چەکشی لێدەی بەبێ ئەوەی هیچی لێدەی هەر بەو شەی زەویە بەو بارانی ڕەحمەتە لەناو ئەو خاکەدا خۆی ئەقلیشێتەوە ئەو چ زوو لێ دێتە دەرەوە. بەشێکی ئەبێتە ڕەک، بەشێکی بێتە قەد و دێتە سەرەوە. ئەو خوا دەیکا، ئەوە دڵنیا بە ئیزنی ئەڵڵا نەبێ هیچ هێزێک نییە ئەو گەنمە ڕەق ئاوا بقلیشێنێ ئەو دەنکە جۆ ئەو نۆکە ئەو نیسکە ئەو دانەوێڵەیە. والنەوە کە مفردەکەی نەواتە هەموو دانەوێ هەموو میوەکان بە تایبەت سەرنج بدە باویە کە چەند ڕەقە بادەمێک چەند ڕەقە بە چەکوش لێدەی لەبەر چەکشەکە ڕادەکا و ناشکێ. گوێزێک بە هەمان شێوە، قۆخێک، قەیسیەک چەند ڕەقە بە چەکوش لێی دەبووە ناشکێ، چی هێزێکی بتوانێ بیشکێنێ کەچی لەو خاکەدا دەینێژی چەند بە جوانی خۆی لێک دەبێتەوە. فالق الحب والنوى الله سبحانه وتعالى أو الصلاة دارية لو قل نرمدا أو خوي لك دكاتوا دي قليشين دي بشكوين ليكي دكاتوا. يخرج الحي من الميت أو زندو لو مردو درديني أو دنك قال من روحي تدايا تياتي برزان نية أو دنك بعد ما أو دنك قوخة أو قيسية هيج روحي تدايا أو تيقل الرقا نا كسي سبحان الله أو زندو إلي تدروا ئەو ڕووەکە کە زانایانی بواری زراعە و کشت و کاڵیان پرسنەوانی دکتۆران هەیە لەو بوارەدا بزانە ئەوە چ عیلمێکی تایبەتە لە چ دەزوولەیەکەوە ئەم ڕەگە چۆن ئاو خۆراک و پێویستی وەردەگرێ و هەڵی دەشێشە بەرزیەکاتەوە بۆ سەرەوە لەناو ئەو توێکڵەم مردووەدا زیندوەکەت بۆ دێنێتە دەرەوە. ومخرج الميت من الحي. هەروەها پاشان جارێکی تر لەو زیندووە کە ئەم ڕووەکەیە کە ئەم دارەیە ئەم شڵە گەنم و جۆیەیە مردوویەکت بۆ دێنێتە بەرهەم. ئەها دانەکە دوایی پێدەگاتەوە بەرهەمەکە ڕق و تەق و بێگیانە لەناو ئەو زیندووەدا ئەو مردووەدا زیندوو دێنێتە دەرەوە لەناو ئەو مردوۆشدا زیندوو دێنێتە دەرەوە. سەیری ئیعجازی قورئان کەن خۆشەویستان کە قورئانتان خوێندەوە وشە بە وشە لەسەری بوەستن. دەفەرمێ يخرج الحي من الميت بفعل مضارع دەیهێنێ. مادام باسی زیندوو بەردەوام لە گەشە سەندندا لە جوڵاندایە شتی زیندوو بۆیە بە فعلی مضارع دەفەرمێ يخرج. بەڵام لەوێدا دواتر نافەرمێ ويخرج الميت من الحي لەفزەکە دەگۆڕێ ومخرج الميت من الحي. بۆ چونکە مەید مردووە لە جوڵە کەوتووە
زیاد ناکە گەشە ناکە کەم نابێتەوە لە ئاستێکا وەستاوە بۆیە یخریجو بەکار ناهێنێ لێرەدا قورئان لەفزەکەی گۆڕی نەیفەرمووە یخرج المەیت من الحی ومخرج المەیت من الحی ذلكم الله فأنا تؤفكون بأقامان دينتوا تخوا إنسانك بيد لأم خوا پروردگار بكاتوا أبي پنا بو بد بري بي پرسته پنا بو دار بري بو مشک بري بو مار بري بو استيره بري بو مانگو خور بري هر يكتا پرز نبي ديتو خواد أو خوايا أي مسلمان قل أعوذ برب الفلق أو خوايا بيدي ليبكوا يكم جار أم قرآن شون سرنج من رادة شيء خوایەکی ئەوەندە بەدەسەڵات ئاگای دەدەن کە گەنمێکە لە تاریکی زەویدا دەیقەڵێشێ بەبێ عەزێتدان لەو مردۆ زیندوو دێنێتە دەرەوە پاشان لەو دارا ئەو گەنمە وشک دەکاوم بێگیانێک دێنێتە دەرەوە لەو سەوزایە لەو زیندووە هەمووی بەدەستی خۆیەتی فالق الإصباح وجعل الليل سكنا والشمس والقمر حسبانا ذلك تقدير العزيز العليم قڵیشێنەری بەیانیانە عرضم کردن ئەوانی کە ئەهلی مزگەوت و نوێژی بەیانیانن لەو دیمەنە جوانەی بەیانیان بەهرەمەند دەبن کاتێ ئەو تاریکی شەوا دەڕەوێتەوە وردە وردە هێواش هێواش واللهی خوای گەورە یەکەم جار هەان لە تاریکی شەوا خۆر دەرکەوتە هەموو چاومان سەقەت دەبوو هەر لی بێزار دەبووین بەڵام وردە وردە تاریکەکە دەڕەوێتەوە هەز ناکە هەتا گزنگی خۆر دەردێ هەمووی لەزەت و تامی خۆی هەیە هەمووی خەڵات و بەهرەی خوایە ئەمە بەخوا نەبێ بە چێ دەکرێت خوایە وجعل الليل سكنا لێرەدا دیقەت بدەن خوای گەورە شەوی جێڕاو بەمای ئارامی بەڵام نافەرمێ وخلق الليل سكنا ئەگە بیفەرموایە وخلق الليل سكنا یەک کەس نەیەتوانی لە شەوا بجوڵێتەوە بەڵام هەیە کاسبکاری شەوە بۆیە جەعل بۆ گۆڕانکاریە گۆڕانکاری تێدا دەکرێت خۆش دەفەرمێ ئاگادار بن من خەڵاتەکەم پێبەخشیوی بۆشت هەیە شەو تا بەیانی نەخەوی بەڵام دڵنیا بە ئارام نابی زۆربەی گەنجی ئەمڕۆی ئێمە لەسەر ئەو ئەنتەرنێتە وەختی ئەزانێتە بەیانیە بۆیە لە ڕۆژە بێتاقەت خەواڵ و حەزی بە دەرس و دەور نییە حەزی بە خێر نییە حەزی بە کەسابەت نییە چونکە سوکنای شەوی لەدەستداوە وجعل الليل سكنا ئامان باوریای خۆم بامین ئومەتی ئیسلام خۆمان و منداڵەکانمان فێری ئەوەکەین شەو زوو بخەوە بەیانیان لەو سەرەوە هەستە و لەزەتی دیمەنی خۆر هەڵاتن بکە بەیانی کردنەوە بکە ئارام دەبی چەند لەشێکی خۆش مێشکێکی ئیسراحەت و ئاسوودا ئامادە بۆ وەرگرتنی زانست و قسەی خێر و کار و کەسابەتی جوان والشمس والقمر حسبانا خۆرمان داناوە مانگمان داناوە حیساباتی خۆتانی لەسەر دەکەن ئەزانی ئەوە ساڵ نوێ بۆەوە ئەوە مانگ نوێ بۆەوە مانگ و ڕۆژ حیسابات و کتاباتی خۆتانی لەسەر دەکەن ذلك تقدير العزيز العليم بەڕاستی ئەوە هەمووی نەخشە سازەکەی ذاتی ئەڵڵایە کە العەزیز و بەدەسەڵاتە العەلیم و زانایە بۆیە دەسەڵاتدار دەبێت زانا بێ ئای وێرانە ئەو دەسەڵاتی کە زانیاری لەگەڵانە بێ خدا لە قورئانە هەموو کات کە دەفەرمێ العەزیز یەکسەر العەلیمی لەگەڵدایە دەسەڵاتدارێکی زانا هەمووی بە حیساب و کتاب ڕێخستووە دەتۆش باژیانت لەسەر حیساب و کتاب بێ خۆی گەورە دەفەرمێ قل ئەعوذ برب الفەلق پەنا بگرە بۆ ئەو خوایە بیر بکەوە ئەو خوایە بێنە بەر چاوت کە ئەو هەموو دەسەڵات و عەزەمەتەی هەیە کە بە غەیری ئەو بە هیچ شتێکی تر ناکرێ وەڵڵی هەموو دنیا هەوڵ بدا خدا مەیلی لەسەر نەبێت دەنگ کە گەنمێک لەو خاکەدا ناڕوێ نانێک نایەتە سەر سرەکە دەگە هەموو هێزی دنیا هەبێ ئەوە عەقیدەی ئینسانی موسڵمانە ئەوە بڕاوەتەوە هەموو هێزی دنیا هەوڵ بدا دەنگ کە بادەمێک دەنگ کە قەیسێک لەو خاکەدا بەو گڵە نەرمە ناتەقێ عرضم کردی بیتاقی بکەوە چەکوشی لێ دەی لەبەر چەکوشەکە ڕادەکە ئەوەندە ڕقا هەڵە بەزێتەوە کەچی ئەو خاکە نەرمە دەی حوسێنێ و ئەو چزوە چەند بە جوانی دێتە دەرەوە ئاگادار بە تۆ ئەم خوایەت هەیە ئەوەندە خوا بەدەسەڵاتە پەنای پێ بگرە هیچ پەنایترت ناوێ غەیری خوا لە چی من شەری ما خەلق پەنای پێ بگرە لە شەڕی هەموو ئەو خراپانەی کە هەمووشی هەرخوا دروستی کردووە یەکێ پرسیار دەکا دادەچڵەکێ باشە خوایە کە ئەرحەم الراحیمینە بۆشتی خراپی بۆ من دروست کردووە خوا بۆ شەیطانی دروست کردووە بۆ نەفسی پیسی دروست کردووە خدا بۆچی جادو سحری دروست کردووە خوای گەورە بۆچی میکرۆبی دروست کردووە بۆ ڤایرۆسی دروست کردووە ئاخەمانە هەموو زیان بەخشن دەڵێ خوایە پەنا دەگرم بە تۆ لە هەموو ئەو شتە زیان بەخشانی کە دروستت کردوون ئەی خوایە بۆ دروستت کردوون کە زیان بەخشن بۆ دووشتن خۆشەویستم یەکەمیان هەر شتێکی زیان بەخش کە خوای پەروەردگار دروستی کردووە یەکەمیان بۆ خزمەتکردنی تۆیە ئێستا میکرۆب نەخۆشمان دەخا
ڤایرۆس نەخۆشمان دەخا بێزارین لێ بەڵام گەورەترین خزمەت گوزارە ئەگەر بێت و میکرۆب نەیاتە ناو جەستەمانەوە ها مناڵێک جاری وایە تۆ چەند بە ئازاری کە منداڵە جگەرگۆشەکەت نەخۆش دەبێت مناڵەکەت لە باوەش تایڵی ئەم مەلۆت کە ساوایە خوایە ئەم تاگەرمەی بۆ لێ هاتەوە خۆمە گوناهی نییە ئەخەم مناڵە بۆوە تای لێبێ خەریکە ئەمرێ نەخۆشی کردوێتی بە چڵێ ئێسقان خوایە بۆ خوا مناڵە گوناهی نەکردووە بۆ وای لێ دەکەی بۆ ئەم میکرۆبە چۆ لە شیەوە واللهی بەڕێزان ئەگە میکرۆب نەبووە و نەچووە جەستەمانەوە خۆڕەکەسپیەکان بە ئاگا نەدەهاتن ئەو هێزی بەرگریە بۆ خۆی دەخەوێت دواتر ئەم مناڵە دەبوو بە پیاوێک بەرگەی یەک هەڵامەتی نەدەکرد و دەیکوشت لە مناڵی خوا نەخۆشت دەکا میکرۆبێک دەچێتە جەستەتەوە بۆ ئەوەی خۆڕەکەسپیەکان بە ئاگا بێنەوە زانایان دەڵێن ئەگەر میکرۆب نەبووایە ڤایرۆس نەبووایە ئەو شتە زیان بەخشانە نەبوونایە باڵای هەر یەکێک لە ئێمە لە 40-50 سانتیم زیادی نەدەکرد ئەو میکرۆب و نەخۆشیانە باڵامان پێ دەکەن گەورەمان دەکەن زیادمان دەکەن هەر یەکەمیان بۆ خزمەتی تۆیە دووەمیان بۆ تاقیکردنەوەتە ئەگەر شەیطان نەبێ ئەگەر ساحر نەبێ خەڵکی خراپ نەبێ تۆی ئیماندار عەقیدە پاکەکەت لەکوێدا دەردەکەوێ کە پەنا بۆ ساحر نابەی کە بووە پەنا بۆ شەیاطینی نابەی کاری خۆتیان پێ بکەی کە پەنا بۆ جن نابەی دەڵێ بەس خوا خوا تاقی کردویتەوە مەیدانی تاقیکردنەوەیە تۆ ئەڵڵاه یان ئەم شتە پیسانە بەس ئەڵڵاه تۆ قەت ڕۆژە ناچی بۆ لای ساحر ناچی بۆ لای جن ناچی بۆ لای شەیاطینی دەڵێ بەس خوام بەسە قل ئەعوذ برب الفەلق خوا من بەس تەنها تۆ یەکەم بۆ خزمەتکردنتە دووەم بۆ تاقیکردنەوەتە ئەینا قەت خوا خراپەی بەندەکانی ناوێ پاشان ئەمە بەعام پەنادگرت لە هەر شتێک کە زەرەر لێدا ئەم جا دێتە سەر سێشت ومن شر غاسق إذا وقب پەنادەگرم بەخوای پەروەردگار لە تاریکی شەو کە دادێ لە تاریکی شەوێکە کە تۆ لە ماڵەکەی خۆتا خەوتووی کاتێکەوە ڕۆیشتوویتە دەرەوە ماڵەکەت لە تاریکیدا بەجێ هێشتووە کەس ئاگای لێ نییە خوا دەفەرمێ لەو کاتەدا ئینسانە نامەردەکان دوو لە ڕووی جەنابدان ئینسانە نامرد و ناشەریفەکان لە تاریکی شەودا دەست لە ئینسان دەوەشێنن چەند کەس لە شەوا تیرۆر کرا چەند کەس لە شەوا چوونە سەری و بە ناحەق خوێنی ڕۆژە چونکە ئاگای لە خۆی نەبوو لە ڕۆژە خۆت دەپارێزی لە ڕۆژە ئاسایش و پۆلیسەکەیە کامێرەیەک هەیە مراقەبە دەکا بەڵام لە تاریکی شەوا ئینسانە نامرد و ناشەریفەکان دەستی خۆیان دەوەشێنن خوایە خۆم خستە پەنای تۆ لە تاریکی شەوا بمپارێزە لە ئینسانی خراپ خوایە ماڵەکە من بەجێشتۆ سەردانێک دەکەم خوایە بمپارێزە لەو کەسانی لە تاریکی شەوا فرسەت دێن و دزی لە ماڵی خەڵک دەکەن و دەرگا و حرەمی خەڵک دەشکێنن خوایە بمپارێزە پەنا بگرە بەخوا خوایە بمپارێزە لە تاریکی شەوا ئەو حەشەرە و زیان بەخشانەی کە لە شەوا دێنە دەرەوە بەدوی ڕۆزی خۆیاندا دەگەڕێن بەڵام تووشیان بە قاچی تەوە دەبێ و پێتەوە دەدا ئەڵڵا بمپارێزە قاز نەخەمە سەر مارێک لە دەشدا قاز مەخەمە سەر دوو پشکێک لە ماڵەکەی خۆمدا خوا لە تاریکی شەودا کە دادێ بمپارێزە ومن شر النفاثات في العقد خوال لشر ساحران بمپارێزە ئەو ساحرانی کە گرێ دێنن پەتێک دێنن گرێی لێ دەدەن ناوی تۆ خێزانتی لێ دێنن ناوی تۆ ئەولاتی لێ دێنن ناوی تۆ برادەرتی لێ دێنن لە کاتێکە ناوی شەیاطینێک دێن و فویەکی لێ دەکەن نەفەس ئەوەیە فویەکە بەبێت تف ئەوە نەفەسە یەکسە گرەیەک دێنێن ناوی تۆ خێزانت چەند کەس بە ساحران گرفتارە یا ڕەبی خوا پەنات پێدەگرم کە لەگەڵ خێزانمان ڕێک و پێکم کە ماڵ و منداڵم ساڵحە کە کار و کەسابەتم باشە کە برادەر و خۆشەویستانم هەن خوایە خۆل لە شەڕی ئەو ساحرانە بمپارێزی کە لە پشتەوە سیحرم لێ دەکەن یا ئەڵڵا پەنات پێدەگرم سێمیان ومن شر حاسد إذا حسد یا ڕەبی خوا لە شەڕی حەسوودان بمپارێزە کاتێ حەسوودیەکان دەکەنە کار کاتێ دەست بەکار دەبن بۆ ئێرەی بردن و حەسوودی بردن بە خەڵک لێرەدا لە تەفسیری ئەم سوورەتی فەلەق چەند دەرسێک وەردەگرین یەکەمیان من شر ما خلق باشە من شر ما خلق کولەن هەرچی خراپەیە دەیگرێتەوە خوا پەنام بە تۆ گرت ئەی بۆ ئەم سیانەی جیا کردەوە من شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد یەشێ بۆ هەیە قورئان دەرگای پرسیاری واڵایە بۆ ئەم سیانەی خوا جیا کردەوە پێویستی نەدەکرد هەمووی گرتەوە من شر ما خلق لەبەرەوەی ئەم سیانە نهێنین ئاگاد لێ نییە لە شەوە عەرزم کردی تۆ کابرایەکی دوژمندارنی بێت چەکی بەجلێکی خەوە ئیسراحەت لێی خەوتووی لە خۆ ناترسی بەس ئەڵڵا دەتوانێت لە نامەرد بتپارێزی ئێمە چەند کەسمان لەم وڵاتەدا شەهید کران ئاخریان دکتۆر وشیار بوو کە لە شەوان نامەرد چۆ سەری خوێنی ڕژ چونکە بێمنەت بوو لە ژیانی خۆی خراپەی بۆ کەس نەبوو سەدان زانایکی ئاوا لە کۆنەوە هەتا ئێستا چەند خەڵک لە شەوا ماڵی بڕدرا لە شەوا تۆ ئاگال لە خۆت نییە
هەن نهێنی سێشتی نهێنی جیا کردەوە بەس خوا دەتوانێت بتپارێزێ. دووەمیان لە شەڕی ساحر تۆ لەگەڵ خێزانی خۆتا بینت خۆشە، لەگەڵ دەستگیرانتان نێوانت خۆشە، ژیانێکی بەختەوەر بەسەر دەبەی، هیچ ئاگال لەوە نییە ناحەزێک وا لە پشتەوە خەریکی سحر و جادو لێکردنتە ئەچێتە پەنای ساحرێکەوە ئەویش دەڵێی شەیاطینیەوە زەفەر بە ژیانی تۆ بەرێ. ئاگال لێ نییە، ئاگال لە هیچ نییە، وازانی فڵانکە زۆری خۆش دەوی کەچێ و دوژمنتە. سێمیان حەسوود، خۆ تۆ چاوی تشکی حەسوودەکان نابینی، نەفەسە پیسەکانیان نابینی، نازانین لە ناخەوە دڵان چۆنە. ئەم سێشتە نهێنیە بەس خوا دەبێ بتپارێزێ. تۆ ئاگال لێ نییە بەرامبەرەکەت ئەگە دوژمنێکی هاشکرابێ چەکی بەرامبەر هەڵدەگری، حیمایە دادنی لە بە دەرگاکەتە، ئەچیە سەر ساحیرەکە و ناڵی سحرت لێ بکە، بەڵام تۆ ئاگال لەم سیانە لە هیچیان نییە. ساحیرەکە ناودڵی دەرنەهێناوە، دەڵێ بەخوا خۆشحاڵ بووم، بەڵام لە دڵت لە خۆزگە بە ناخی زەوی بڕۆیتە خوارەوە. تۆ من ئاگام لە دڵی تۆ نییە تۆ چۆنی بەرامبەرم، بۆیە خوا سێشتەکەی جیا کردەوە کە نهێنین و بەس خوا دەیانزانێ. ومن شر حاسد إذا حسد، بو فرموي إذا حسد، بو نيفرمو ومن شر حاسد كافي بويا، بو إذا حسد بكارينا كاتي حسود يكي دكات بواري جيبت جاكردنوا. لبرو خوشويستانم حسود دو جوري هيا، يكميان كسيك ببينيني خوشيكاني خلق دلتنگا، هر دروني نخوشا، هر وقت دبيني يشك لخير خوشي دايا أم دلتنگ دبي. مغموما دائما خمبار دائما محزون، هر خەڵکێک دەبینێ لەو باڵاترە خۆش گوزەرانترە ئەم دڵی تەنگ دەبێ، بەڵام چاوی پیس نییە، بەڵام قسەی خراپ ناکە، بەڵام حەقی بەسەر کەسەوە نییە، چاو بۆ کەس هەڵ ناکەنێ، زەرەدەکەی بەس بۆ خۆیەتی، هانەی خستە بواری جێبەجێکردنەوە، خوا باسی ئەمەیانی نەکردووە. ئەو دوعای خێری بۆ بکەی خوای گەورە لەو بەڵای ڕزگاریکە، خۆی پێوەی مبتەلایە. ئیذا حەسەدی لەگەڵ نییە، هەر حاسیدە. دووەمیان حەسوودیەکەی دەکاتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵتا، بەم ڕێگایانە. یەکەمیان بە چاوی پیسی، جا قورئان نەیفەرمووە من كل عائن، لە هەموو چاوپیسێک، بۆ چونکە هەر کەسێک چاوپیس بێ حەسوودە، بەڵام شەر نییە هەموو حەسوودێک چاوپیس بێ. هەیە زۆر ڕقی لە چاکەی خەڵکە، بەڵام چاوپیسی نییە، چاوی لەرشن نادا. بۆیە قورئان بە گشتەکەی هێنا لە ناو حەسەدا عائینیش تێدایە، چاوپیسیشی تێدایە، بە چاوی پیس لێت دەدا. جا چاوپیسی عەرزم کردن لە وتارەکانی پێش وتردا، لە دوو وتاری ڕابردوودا، بە قورئان و حەدیث بەڵگەمان هێنایەوە کە واقعە، ئەوە بابەتێکە دین بڕیوێتەوە. مفسری گەورەی قورئان محمد صالح العثيمين لتفسير القرآن الكريم، تفسير ابن عثيمين مجلدی دا لاپەڕەی 544 تەماشاکەن، لەوێدا دەفەرمێ ئەحیانا يموت، ئینسانی وا هەیە بەهۆی چاوپیسیەوە دەچێتە قەبرەوە دەمرێ. چاوپیس تەئسیری لە ڕوحی ئینسان دەکا، ڕوحی لەدەستێنێ. و ئەحیانا یەمرض، جاری وایە نەخۆشی دەخا، جەستەت تێک دەدا، بە باڵاتە هەڵدەکاڵە لە قەت فڵان کەس کورە قەت نەخۆش نەبوو، وەڵا لە جێیا دەتخا، قەت کۆڕۆنای نەگر، وەڵا کۆڕۆنا لەو ناو خەڵکەیە بۆ تۆ دێ، نەخۆشت دەخا، کار لە جەستەی ساغ دەکا. و ئەحیانا یەجن، جاری وا هەیە شێتت دەکا، کار لە بیر و عەقڵ و هۆشت دەکا. قوتابیەکی زیرەک، فکرێکی سەلیم، جوان جوان فێر دەبێ، عەیبی نییە، وەختی ئەزانی فەقیرە فکر و هۆشی لەدەستداوە، کار لە عەقڵ و ژیری ئینسان دەکات چاوی پیس. ئەوە قسەی ئەو مفەسیرە گەورەی قورئانی ابن عوثەیمین لە مجەلەدی دەی تەفسیرەکەی لاپەڕە 544دا دەفەرمێت جاری وا هەیە ساغ دەخاتە قەبرەوە، ساغ نەخۆش دەخا، عەقڵی ژیر و سەلیم کابرا شێت و شور دەبێ، ئاگای لە خۆی نامێنێت. جا ژنە هەیە پیاوە، هەیە کوڕە کچە تووشی چاوپیسی بووە. حتى الحاسد يتسلط على الحديد فيوقف اشتغاله. ابن عثيمين دەفەرمێ کار لە ئاسنی ڕق دەکا و لە کاری دەخا. مامۆستایەک جارێک باسی ئەوەی کرد، کوتی پانکەمان هەبوو، کاتی گرانی نەوەتەکان بوو، پانکەش هەموو ماڵک نەیبوو، هەموو لە بیرمانە، ئەوەی کە تەمەنیانەوە کاتە بوو بێ. وتی لە خانووی گڵا بووین، پانکەکە ئیشی دەکرد، هەوایەکی خۆشی هەبوو، کابرایەکیش بە چاوپیس لە شوێنەکەدا لە گوندەکەدا مەشهوور بوو، هات بۆ ماڵمان، هەر هات ترسە. ئەتر وتی وەڵا مامۆستا هەوایەکی خۆشی هەیە، ئەوەم و بەریدەتان داناوە؟ وتم نا وەڵا مام حاجی بەس فڵان پانکەیە. وتی وەڵای تامی دەم و بەریەدا، وتی 2 دقەی پێ نەچوو بۆن سوتا و وار هات وەخت نەزانی پانکە توایەوە، ئاسنی ڕقی تواندەوە. ئەوە لە تەفسیری قورئانە هەیە. وربما يصيب السيارة بالعين وينكسر أو يتعطل، سياريكي ساغ السليم بعيب موديل البرز تازة ديشكيني ولا كاري دخا ناهي بروا. إمام الشوكاني رحمتي خوالي بل لفتح القدير ده لتفسير كيدا
لمجلدی 3 لاپەڕی 48 دا دەفەرمێ هەندێک لە معتەزیلە باسی ئەوەیان کردووە چاوپیسی بۆی نییە ڕەدیان دەداتەوە ئەڵێ بە قورئان و بە حەدیث بەڵگەتان بۆ دێنمەوە دەگاتە سەوەی دەفەرمێ فكم من شخص من هذا النوع الإنساني وغيره من أنواع الحيوان هلك بهذا السبب أو قصي إمام الشوكاني لفتح القدير ده دەفەرمێت چەند کەس بە چاوی خۆمان دیومانە دەفەرمێگە بەڵگەی قورئان و حەدیثیش نەبێ بەڵگەی گەورە زانایانی ئیسلامیش نەبێ هەر ئینسان بە چاوی خۆی ورد بێتەوە مێژوو بخوێنێتەوە لە چوار دەوری خۆی ورد بێتەوە ئەبینێ کۆمەڵە خەڵکانێکی چاوپیس کاریگەریان لەسەر ئینسان داناوە نەخۆشیان خستووە یان ڕوحیان لەبەر بڕیەوە کوشتویانە هەروەها لە حەیواناتە کاریگەریان هەبووە چەند حەیوان بەهۆی چاوی پیسی چاوپیسانەوە ڕاقەناوە مردۆ ژیانی لەدەستداوە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ مەلا محەممەدی جەلیزادە لە تەفسیرەکەیدا بەرگیدا لاپەڕی 228 تەماشاکەن دەفەرمێ لە باسی چاوپیسیدا دەفەرمێت لە کۆیە کابرایەکە بۆ خۆم دەمناسی مەشهور بوو حیکایەتی زۆر بوو جارێک ئاوا لەگەڵ کۆمەڵە خەڵکی پیاماخۆڵی وەکو جەنابتان و بەنگەنجانی بەڕێزدا ڕاوەستا بووین ماینێک هەبوو جوان و ماینێکی هەبوو بەچکەیەکی بچکۆلێ هەبوو پیاوان جوان و ماین بە دەوری دایشیدا خولی دەدا و گەمەی و یاری دەکرد ئەڵێ ئەو چاوپیسە هات و وتی پف کە جوانە ئەی لەو بەچکە جوانە ئەڵێ لەرزی ئەو بەچکەیە لە شوێنی خۆی لەرزی سێ هەنگاوی هێنا ڕاقەنا و گیانی لەدەستدا و ڕوحی لەدەستدا ئەڵێم بە چاوی خۆم بینیم هەل لەگەڵ قسەکردنە ئەو جوانومانی لە عەرزدا ئەڵێم مەلای بابم واسە مامۆستا مەلا عەبدوڵڵای جەلیزادە بۆی جێڕاوەتەوە بابم فەرمووی منیش بە چاوی خۆم بینیم ڕاوەستا بووین تەیرێکی زۆر جوان چۆلەکەیەک بولبولێک شتێک ئەو تەیرە جوانەکان لەسەر درەختێک وەستا بوو بەرامبەرمان یەکێک لەو پیاوە چاوپیس و حەسوود و دەروون نەخۆشانە سەیری چاوی تەیرەکەی کردی سەیریکەن چاوی چەند جوانە مامۆستای عەبدوڵڵای جەلیزادە بە ڕەحمەت بێ دەفەرمێ وەڵڵاهی دەست بەجێ چاوەکانی هات نەخوارەوە بە ڕوومەتی هات نەخوارەوە یەکسەر ئاوی چاوی ڕژا هەل لەگەڵ قسەکە ئاوی چاوی تەقان وەکو لێزەر لێیدا یەکسەر چاوەکانی تەقاند و چاوی نابینا بوو تێرەکە کەوتە خوارەوە بەبێت چاو بە نابینایی نەیدەزانێت چی بکە ئەوانەمان بە چاوی خۆمان بینیوە حکمی چاوپیس یعنی شتەکە واقعە بۆیە دەخرێتە بواری جێبەجێکردن لە شەریعەتی ئیسلامدا ئیمامی ابن القیم جوزی ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبی زاد المعاد دەفەرمێ وقد قال أصحابنا وغيرهم من الفقهاء إن من عرف بذلك حبسه الإمام وأجرى له ما ينفق عليه إلى الموت وهذا هو الصواب قطعا إمام ابن القيم دفرمي ما مصاكاني إما وأصحابي إما وكو ابن تيمية وغيري أو لفقهاء وتفقهاء مذهب حنبلي شنك ابن تيمية وابن القيم أواني هاوريان هم يا مذهب إمام أحمد كوري حنبلي أنا أبوه بمذهب نبون دفمن لا زاناني مذهب حنبلي هم رأيان وايا هر کەسێک بە چاوپیس بناسرێ بەڵگەی لەسەر هەبێ وەکوی مەلای گەورەی کۆیە باسی کرد ئاوا لە ناو خەڵکان مەشهور بێ واجبە کاربەدەستی موسڵمانان بێنە بیخاتە سجنەوە لە سجنە بەندیکە معاشی بۆ بڕێتەوە حتا دەمرێ وهذا هو الصواب قطعا ئەوە قسەی ڕێک و ڕەوان و بڕیاری دروستی شەرعە واتە کاربەدەست دەبێ ئەو چاوپیسە بێنە بیخاتە سجنەوە معاشی تایبەتی بۆ ماڵ و منداڵی بۆ بڕێتەوە مادام کاسبی ناکە حتا لە ژوورێکی فەردیدا بخۆی ژیان لەدەست دەدا و موسڵمانان لەدەستی ڕزگاریان دەبێت إمام الشوكانيش لتفسير كذا لفتح القدير ده لمجلد سيلا فرش له هجدا فرماه يمنع من الاتصال بالناس دفعا لضرره بحبس أو غيره من لزوم بيته ده فرماه ده بجيره إمام بيجري كالبدستي مسلمانان بيجري منع بكرة لتكلاوي خلق بقرتن أو من لزوم أو غيره من لزوم بيته يعني دز بصر بكرة لماضي خويدا بماڵ و منداڵی بڵێن هەر وەختێ ئەم پیاوە بێتە دەرەوە ئێوە بەرپرسن ئەبێت دەست بەسەر بێ لە ماڵی خۆیان تا مردن نەهێڵن بێتە دەرەوە نەهێڵن بێتە دەرەوە دەست بەسەر بکرێ بۆی موسڵمانان لە زەرد و زیانی بە دوور بن جا بەڕێزان ئیمام هەیە حەبسی جا و هەموو گەندەڵە هەیە حکومەت حەقی نییە بەسەریان ئێستا حکومەت حەقی چاوپیسی هەیە ناوەڵڵا کابرا بە نوێژی نیۆڕۆ تڕێلەنەوە دەدزێ شیش دەدزێ پارە و دۆلار دەدزێ کەس ناڵێ لەکوێ بووی ئێستا چه حەقی چاوپیسی هەیە دەی هەر پەنا دەبێ بۆ چێ بەریەوە هەر ئەڵڵا هل بڵێ قل أعوذ برب الفلق دائما أو سورة لسدن بها بلناخي دلتوا بير الله بكوشد صلاة وعظمتك هي أبي هر بنا بقري بو أما خالية كم حسودك برد جاب جاكرنا إذا حسد بتشاو بيسي دوام يعني شاي بيزنية بتشاي بيسي لأن نادا بلام شاوي بيت حلنايا بلاند بوداد الرجال
بەبێ ئەوەی حەقت هەبێ بەسەریەوە بەبێ ئەوەی بیناسی بەبێ ئەوەی زەرەدت بۆ هەبێ عەرزمکردن قورئان هەموو بوارەکانی ژیانی تێدایە سوورەتی ئەلئیسراء ئاەتی 62 تەماشاکەن خی گەورە ئادەم بەدەستی قودرەتی خۆی دروست دەکا ئادەم مرۆڤە لە خاک دروست بووە لەولاوە ئیبلیس مرۆڤ نییە لە خاک دروست نەبووە یعنی یەک جنسیان بەیەکەوە نییە ئەو لە ئاگرە ئەم لە خاکە ئەم نان و پێخۆری زەوی دەخوا ئەو خواردنی تایبەتی خۆی هەیە و ئادەم هیچ زەرەدی لەو نەداوە هیچ فەقیرە نهاتۆ جێگەی ئەو داگیرکە مڵکی ئەو داگیرکە لە بەهەشتا جێگەی ئەو داگیرکە لە خۆشیەکانی ئەو داگیرکە حەقی نییە بەسەرەوە بەڵام کاتێک کە پەروەردگار فەرمان دەکات ڕێز لە ئادەم بگرن سوزدەی ڕێز و حرمەتی لێ بگرن سڵاوی ڕێزی لێ بکەن ئەوە دروستکراوە مەخلوقی خۆمە و زەوی ئاوادان دەکاتەوە ئەم ئیبلیسە حەسوودە یەکەم گوناه کە کرا لەسەر زەویدا حەسوودی بوو ئیبلیس حەسوودە جا بۆیە بەڕێزان قورئان پێمان دەڵێ زۆر بەلاتەوە ئاسایی بێ کەسێک ڕقی لێت بێ و هیچ هۆکارێکیش نەبێ بۆ ڕق لێبوونی ئەها جاری وا دڵی فڵان کەس باشە بۆ لەسرم دەنووسێ بۆ ڕقی لێمە ئێخۆ من نەوە یەکترمان نەدیوە حەقمان نەبوو بەسەر یەکترەوە زەردمان بۆ یەکتری نەبووە زۆر ئاساییە خۆشەویستم کەسێک بەس دەرونی خۆی نەخۆشە بەس لەبەرەوەی حەسوودە ئەینا تۆ هیچ زەرەدێک لەو نەداوە ئادەم عەرزم کردن هیچ زەرەدی لە ئیبلیس دابوو نان و پێخۆری ئەوی خواردبوو پێگەی ئەوی کەم کردبەوە ناوەڵڵا بەڵام دەرونی ئیبلیس نەخۆش بوو حەسوود بوو بۆیە بەخوای دەگوت ڕەخنەی لە خوا دەگرت سوبحانە وتەعالا ئەو بێئەدەبی دەکرد بەرامبەر بە ذاتی ئەڵڵا دەیوت ئەڕەئەیتەکە هذا الذي كرمت علي ئەوەت بینیوە بە من دڵی سڵاوی ڕێز و حرمەتی لێ بکە خوا تۆ بینیتە چ دروست کردووە نەعوذ بالله بەخوای دەگوت تۆ نەتزانیوە ئەوە چییە جا من چۆن ڕەفیقی ئەوم چۆن ئادەم دەبێ بەڕێز بێ لەسەر زەویدا خۆ هیچ ئادەم زەرەدێکی لە ئیبلیس نەداوە بەڵام نەخۆشە ئیبلیس قورئان لەو ڕێگەیەوە پێمان دەڵێ زۆر واریدە خەڵکانێک ڕقیان لە تۆ بێ بەبێ ئەوەی بناسن بەبێ ئەوەی زەرەدت بۆیان هەبێ بە ئاسایی وەریگرە پەنا بۆ خوا بەرە ئەنجاوتی کاتێک ڕەخنە دەگرێت کەسانەکەن لە پشتەوە حەسوودن یعنی دەچێتە لای فڵان کەس لای فڵان کار بەس کاکەوە شایانی ئەو پۆستە نەبوو شایانی ئەو پێگەیە نەبوو شایانی ئەو حرمەتە نییە ئەچێت دیعاەت بۆ دەکا پروپاگەندەت بۆ دەکا بوختانت بۆ دەکا وەکو ئیبلیس ئیبلیسەکان لەسەر زەویدا زۆر بەداخەوە لە بەرجی مرۆڤدا کاتێک کە خۆی پەروەردگار ڕەدی دایەوە هیچی بۆ نەکرا ئەمجا خۆی لێ نزیکردنەوە ئەمجا چۆن ماڵی ئادەم و حەواوە وقاسمهما إني لكما لمن الناصحين سورة الأعراف آياتي 21 بخوێننەوە پەروەرد بوتی سوێند بە ئەڵڵا ئەوها متأکیدەی لە ئاەتەکەدایە سوێندتان بۆ دەخۆم من دڵسۆزیەوە ئەوەندە خۆی کرد بە دۆستیان بە دڵسۆزیان بە خەمخۆریان وتی من حەز دەکەم ئێوە بمێننەوە ڕەفیقی هەتاهەتایم بن لەم بەهەشتە خۆشە نەچنە دەرەوە بەس خوا فەرمێتی لەو دارەمە خۆم بۆی بە هەتاهەتایی نەبن وەڵڵا من دڵسۆزیەوەم ئەی دەبێ ئەم ڕاستیە بزانم پێتان بڵێم حەیف نێ ئێوە ئەم خۆشیە بەجێ بێڵن حەیف نێ لێتان تێکچێ خوتوکەیدان و ئەوەندە سوێندی بۆ خواردن و دڵسۆز خۆی نیشاندا بە هەڵەی بردن ژیانی لێ شێواندن قورئان لێمان پێمان دەڵێ ئەی ژن و مێرد ئاگال لە خۆت بێ وەڵڵاهی هیوا هەیە دێتە ماڵەکەتەوە بە ناوی دڵسۆزیەوە قسە بۆ پیاوەکە دەکا و ژنەکەی بەرچاو دەخا خوشکی بەڕێزم هیوا هەیە ئیبلیسە دێتە ماڵەکەتەوە حەسوودە بەو خۆشەویستی لە بینی تۆ هاوسەرەکەتدا هەیە بەو ماڵە خنجیلانە و جوانەی کە هەتە خۆی نیەتی ئەوێ لێت تێکدا دڵسۆزی دەنوێنێ با دوو نەسیحەتە خێرت بکەم کوڕە ئاگال لە پیاوەکەت بێ کوڕە چاودێری بکە کوڕە پیاو وەفای نییە ئەو ژنە داماوە وتەڵەوە لە بەخوا ئەمە دیارەم قسانم نەزانی بوو ئەمە دڵسۆزە ئەوە نەسیحەتکارە ئەوە ئیبلیسە و لەسەر شکلی بەشەراتۆتە ماڵەکەتەوە پەنا بگرە بەخوا بتپارێزێ حەسوودەکە بلەڕێی دڵسۆزی و خۆشەویستی و وەفاوە بۆ دێتە ماڵەکەی خۆتەوە ژیانت لێ تاڵدەکا کار و کەسابەتت لێ تێک دەدا هۆش و بیرت لەسەر خۆ نایاڵێ ئەم بابەتە کاتی خوتبەمان تەواو بوو ماوێتی ئینشەڵڵا هەڵی دەگرم بۆ هەڵقەی چوارەم چۆن خۆشیەکانی ژیانت بپارێزی پەنابردن بۆ خوا هەمیشە لەگەڵ ئەڵڵادا بە ورد و ئەوراد و زیکرەکان بخوێنە بەتایبەت سوڕەتی قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد إذا حسد هەر منداڵتان زمانی پژە ئەم سوڕەتە پیرۆزەی پێ لەبەرکەن هەمیشە خۆتان لە دوای هەموو نوێژەکەەوە بیخوێنن بە ئیزنی خوای گەورە داواکارم لە خوای گەورە لە شەڕی حەسوودان و چاوپیسان بمان پارێزێ یا ڕەبی خوا لە شەڕی حەسوود و چاوپیسەکان بمان پارێزی خوا دەرونی ئێمەش خاوێن کەین حەسوود نەبین بەرامبەر بە هیچ مرۆڤێک لەسەر زەویدا یا ڕەبی خوا خۆشیەکانی ژیانمان بۆ زیاد کەی و بۆمان پارێزی
ئەو کەم و کوڕیانی ژیان کە هەمانە بۆمان پڕکەیتەوە بە گەورەی خۆت پێمان بەخشی یا ربی خوای پەروەردگار خۆمان خێزانمان منداڵمان لە شەڕی چاوپیس و حەسوودەکان بەدوورکەی یا ربی خوا لە شەڕی ئیبلیسەکان و سیفەتی ئیبلیسی خوا بمان پارێزی خۆمان نەبینە شەیطان بۆ ماڵی خەڵکو و خوا شەیطان سیفەتان نێنە ناو ماڵ و ژیانمانەوە يا أرحم الراحمين أواني نخوش شفاء بدي يا شاف يا الله هركز نخوش شفاء بخير بو بنيري هركز توشي أم كورونا ونخوش بتايا وخوا لقل همون نخوش مسلمان شفاء بدي يا أرحم الراحمين أواني دسكت هجار درجة رزق وزيان لبكيوا خوا أم كردستان ما درجة رحمتي لبكريتوا خوا درجة رحمة لم ملة كرد مسلمان وهم قلاني جهام بكيتوا كردستان من آرام وباريس راوكي لهمو شرق لهمو بلايق لهمو نخوشيق لهمو ناخوشيق بإسلام وبجين وبإسلام وبمرين وبإسلام سربرزبين آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.